بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێت خۆشحاڵین لە بەرنامەی شیریکەی پەنجەمەوە لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست داین. ئێمڕۆ هاتوینێتە ماڵی خاتونێکی کورد کە هەموو ژیانی خۆی پێشکەش بەنەتەوەکەی و بە پیشەکەی کردووە. کاتێ باسی ئەو خانماکەین زۆرجار لە ڕیزی حەبسەخانی نەقیب و لەیلا قاسم و ژنە تێکۆشەرەکانی دیکەی کورد ناوی دەهێنرێ. هەندێک دەڵێن کە ئەمە دایکی شانۆی کوردیە، بەشێکی ژەڵێن دایکی سینەمای کوردی. ئەو خاتونە بەڕێزەش شانۆکار و ئەکتەر و دەرهێنەری ناوداری کورد بەدیع دارتاشە. ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی هەڵدەینەوە و شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات کە خۆی لە نزیکەوە ئاگای لێیانە و یاخود تیاندا بەشدار بووە. خات و بەدیع بەخێر بێ بۆ بەرنامەی پەنجەمەوە. خۆش بووم، زۆر سپاسانەکەم کە ئەم ڕێزەتان لێنام بەسەرتان کردمەوانێ بۆ ئەوەی بۆ چوونێک بگەڕێینەوە بۆ دواوە بۆ ڕۆژانی گەنجێتیمان کە چیمان کردو. پاژناوەکەت کەمێک جیاوازە، ینی من تا ئێستا نەمبیستووە کە ژنێک بە پاژناوەکەی و بە تایبەتی وەکو دارتاش و ئاسنگەر و ئەوانە ناسرا بێت. بەڵام تۆ بە خات و بەدیع دارتاش ناسراوی، ئەوە لە چیوە هادەوت پاژناوە؟ وەڵاهی لە ڕاستیە ئێمە من کاتی خۆی کە تەعین بووم لە ئامادەی سلەیمانی کچان لەوێ مامۆستای هونەر بووم بۆ ماوەی 2 ساڵ 3 ساڵ. خوا لێ خۆش بوو، بەڕێز سدرەخشان حەفید لەوێ مدیرە بوو. ئیتر خوشکێکی کەی لێبوون ئەویش ناوی بەدیعە بوو. ئیتر هەموو جارێ ئەو منی نەهێشتەوە، وتی بەدیعە تۆ هەرچی ئیشی ئەم مەکتەبێ حتا ئەچووم حانوتەکەشم بەڕێ برد. دەرسەکانمەوتەوە کێشەی تەلەبە شوێنی ئەکەوتم بۆ ماڵ بە ماڵی تەلەبە ڕۆیشتوم ئەگەر کێشەیەکی هەبوو بێ. لەبەر ئەوە ئەویش ناوی بەدیعە بوو، منیش بەدیعە، هەردووکمانی کرد بە مەعاونە. زۆر جار کە ئەیوب بەدیعە هەردووکمان ڕامان کرد بەڵێ مامۆستا ئەیوب بەدیعە دارتاشمەوێ، بەدیعە مەحوی تۆم ناوێ. ئیتر زۆر پێم خۆش بوو کە وشەی دارتاش بوو ئافرەت بەکار نەهات، هەر بۆ پیاو زیاتر بەکاریان هێنا. ئیتر پێم خۆش بوو ئەو نازناوم وەرگرت و لەو ساوار. بەڵام بنەماڵەکە تەوازان باوکتوان پیشیان دارتاشی بووە. باوکم باپیرم دارتاش بوون. ئیتر لەبەرەوەی ئەوان کە دارتاش بوون منیش پێم خۆش بوو. بەڵێ زۆر جار باسی دای حەماکەی ئەوە کێ ئەو ژنە پێم وابێ کەمێک تۆند و تیژ بوو هەم بەرامبەر ئێوە وای لەگەڵ گەڕەکەکە شاوا بوو. واللهی وابوو لەگەڵ هەموو کەسێ وابوو. خۆی ئەوە ینی بڵێن باوەژنی باوکم بوو، نەک دایکی خۆی بێ، باوەژنی بوو وەختی خۆی کە لە ئێرانەوە هاتبوونەوە. ئیتر لە ماڵی ئێمە بووین بە یەکێک، ماڵی ئێمە و ماڵی نەنکم بڵێ یا باپیرم. ئیتر ئەم دای حەمە ژنێکی چوارشانەی گەورەی قەڵەوی زلی، یعنی زۆری ڕق لە من بوو، ڕقی لە ئافرەت بوو لە کچ. ئیتر براکەم لە من گەورەتر بوو، ئەوی زۆر خۆشەویست. ئیتر من ئەبوایە بە مستەمر ڕابووە سامایە بەرامبەر برا گەورەکەم ئەگەر ئەمرێکی دەرکردایە بیوتای فلانشت ئەبوایە زۆر بەپەلە جێبەجێم کردایە. ئیتر حتاکو ڕۆڵێکی زۆر گەورەی بینی لە کاتی چوونم بۆ قوتابخانە کاتی خۆی کەم ناڵ بووم، ئەموو ئەچم بۆ قوتابخانە ئەیوو هەردوو قاچە دەبڕمەوە. شتیوان نییە لە خێزانی ئێمە و کچمان هەبێ و بچێتە قوتابخانە، شتیوان نییە. اینجا محەمەی برام بەڕەحمەت بێ ئەو لە من گەورەتر بوو 2-3 ساڵێ، وتی ئەوە چیتە دای حەماڵێ چی بە تۆ؟ ئەڵێ نایەڵم بچیتە قوتابخانە. تی قسەمەکە خۆمە بم. خۆی لە سنفی 3 ئیبتیدایی بوو، یعنی فەرقی بینی عمرمان زۆر نەبوو. هەر لە مەکتەبی سەدیقەیان پێ ئەو لای ماڵی حاجی قاری جەبار. ئەو مەکتەبە هین بوو تێکەڵاو بوو. ئیتر وەڵا ئەویش وتم کاکە بەو خوایە دای حەمە بزانێ ئەڵێ قاچە دەبڕمەوە تۆ بچیتە قوتابخانە. هەر نۆرەی ئەوەمانە ئافرەت ئێوەش کوڕ من لنگ ڕوود کات و بچێ بۆ قوتابخانە.
ئیتر منیش زۆر گریام لەبەرەوەی کچێکی دراوسێمان ئەو چوو بوو ئەهات دیقەدیقەی منی ئەیا چونکە کە وەرگیرا بوو مۆرێکیان لەسەر دەست وەکو ئەسب مۆریانە کردی ئیتر وتم ئەی بۆ نەسرینە چیە نەسرین یحیافەنی ڕەسام مەشهور بوو لە سلەیمانی دراوسێمان بوو وتی کە ئەو حەقی ئێمە حەقی ئەومان نییە بەخوا دوو پێ ناچێ وایتر یەک ئیسلامیش بوو یعنی ئیمە بەیانیان بانی ئەیان لە دەنگی بانی ئەو خەبەرمانە بووە ئیتر ئەیوشتیوانیە کەچ بچێتە مەکتەب بەس دوجار هەر چویت دوجار چووم براکەم محەممە هەرچەند ئەویش تونوتیش بوو لەگەڵم ئافرەت لەو زمانەیە زۆر چەساوە بوو زۆر گوناح بوو هەرچی ئیشێک بیکردایە بە باشیان نەئەزانی ئیتر وتی هێنا وتم کاکە ئەزانی دایە حەمە نایەڵێ هین بێ هەر پێمانە و دایە حەمە چونکە حەمەی برامی زۆر خۆش ئەویست وتم حەزەکەم بچمە مەکتەب نەسرینی جەمیلە خان چووە بەس ئەوەڵێ بچی قاچ دەبڕمەوە وتی حەقت نەبێ سەمەکە خۆم بم وڵا بەیانی خۆی گێل کرد و باوکم وتی هەستە محەممە با بڕۆین بۆ دوکان وتی کاکە تۆ بڕۆ من تۆزێکی کەیم ئیتر دوایی کە ئەو ڕۆیشت باوکم باوکیشم زۆر ڕۆشنبیر بوو شیوعی بوو ئەو زمانەیە شیوعی زۆر هین بوون ڕۆشنبیر بوون وتی چییە وتی ئیشم هەیە وتی یەم بەخوا ئێستایم دوکانەکەمان زۆر نزیک بوو لە ماڵمانەوە ئیتر وتی ئێستایم وتی من تۆزێکی کەیم دوایی وت بەدایکمی وتی بمەرێ دایە تەسکەرەکەی بەداوم بەرێ پێشی مێتم بەداو وتی بۆ وتی ئەی بم بۆ مەکتەب وتی ئەی قوربە سەرمان اینجا خۆدایە حەمە بە قورئان هەمومان نەکوژیە چۆن ئەی بێ چۆن جورئە دەکەی وتی من ئەی بم ئەو ئازایە بمان کوژێ زۆری ئەو خۆشەویست چونکە تەنها ئەو لەبەرەوەی کوڕە کچی زۆر والحاصل یعنی تۆ ناونووس کرایت ناونووس کرام بەڵێ چوویتە قوتابخانە و دەستی کرد بە خوێندن یەکەم ئەی باوکت دژ نەبوو باوکت لەگەڵ باوکم نەی ئەوێرە بەخوا لە ئێمە باوکیشم چەسا ئێ باوەژنی بوو نەیەوێرە نەوەڵا نەیەتوانی هیچ بڵێ ئیتر بەڵام کاکە لە هەمومان دەزڕۆیشت وتر بوو ئەو بەڕەحمەت بێ منی خستە مەکتەب شتێکی سەرنجڕاکێشەیە ئەویش زۆر جار بازەکرێمێ لە زمانی جەنابتەوە بیستم باسی قەرەجەکانەکرێ ئەڵێن قەرەجەکان وەختی خۆی مناڵیان فڕانوە و یاخود محاوەلشتی وای ئەمە ڕاستەیە بۆیان هەڵەبەستن والله ڕاستە منیان برد تقریبان 200 مەترێک لەگەڵیان شوێنیان کەوتم من لەبەر دەرگا دانیشتە بووم هەڵمە قۆمە کردونی مناڵیانی بە بەردووشتی یاریەکە ئیتر ئەوەم نەزانی هاتن کە هاتن شتیان بەشانەوە بوو ئەوانە ئیتر منیان قسەیان لەگەڵ هەر لە ناو شارە ماڵمان لە ماڵکەنی بوو ئالەوێ وتی تۆ چیەکەیت و چەند خوشکەیە و چەند برام هەیە هەموم بۆ ئاعتیرافم کرد بە ئاسانی واین وتی باش بۆ لەگەڵ ئێمە ناییم ئێمە وا فلانشتمان هەیە و ئەنواع خواردنی خۆشی وت کە هەیەیانە ئیتر منیش وتم دەباشەیە دایە حەمە ئەو ئیسیفادەیم لێ کردووە لە ئێمە سەرخان و ژێرخانێکمان هەبوو پەنجەرەی لەسەر کۆڵان بوو ئالەویا بوو تو مەزگوێی لە مناقەشەی بینی من و ئەو قەرەجەیە وەڵا قسەی نەکرد بوو تا گەیشتە ئەوەی دەنگم نەما ئیتر گوێی لە دەنگم نەبووە کە گوێی لە دەنگم نەوتۆتی ئەرێ دەنگەکە بابزانم ئەو کچەی نەبردە بێ هاتە خوارەوان دائیمە خەنجەر بەلاقەیەوە بوو ئێرانی بوو دایە حەمە وەڵا هەر هاتە دەرو من لە سەری کۆڵانەکە بووم هاواری کرد بەداو بۆ چۆڕۆی ئەی دوول لە ڕووی ئێوە گوب بە مەزەبتان بۆ خۆتان و ئەتوارتان ئەوە مناڵی خەڵق بۆ کۆ ئەبن هات خەنجەری دایمە بەلاقەوە کە هات ئەوان ڕایان کرد منیان بەجێ هێشت ئەوانە بە کوردی قسەیانە کرد بە کوردیەکی مکەسەر یعنی کوردیەکی تەواو نەبوو بەڵام تێی ئەگەیانی کە ئەڵێ چی و چی ئەوێت وەڵای جینا بۆ خۆم ئەڕۆشتم ئەوروپا گەڕام و ئەو نەی جا چێڵێ بەرەو هیندستان و خوارەوە نەیانە بەڵێ ڕەحمەتی لێ ساڵانی پەنجاکان بە تایبەتی ئەو کاتە کە جەنابی مەلیک مەحموود دەوری هەبوو ناوی هەبوو ئەمانە ئەو وەختە لە قوتابخانەکان بە تایبەتی و لە کاتی کۆچی دواییەکەی
هیچ لە بیرە ینی هیچ شتێک دەربارەی شێ مەحموود ئەوانە لە بیرە بینی بوو نەتبینی بوو نەمبینی بوو ینی ئەمەم لە بیر ینی مناڵ بووم زۆر گەورە نەبووم ئەو کاتە ڕەنگە لە 4 و 5 ئیبتیدایی بوو بم وتیان ئیم شێم بە شەو هێنایەنەوانێ هەتا تەقەکرا ئەختەری نازانکیان پێ و ئەو وەقژنی ڕەشۆڵ ئەوەیان کوشت ئێمەش هەتا بەر ئەو مزگەوتەی کە لە بەرامبەر سینەمای سیروان بوو هەتا ئەوێ ڕۆیشتین و لەوێ ئەلەرزیم و خۆم خستبووە ژێر عەباکەی دایکم تەقەل لەوە نەبوو یعنی کە مەیتەکەیان هێنا خۆی وتیان مەیتیشیتیان نییە هەر دارمەیتەکەیە بەس کە تەقەیان لە یعنی بەر مەیتەکە بەڵێ جەنازەکەی بوو بە فەرتەنە ئیتر ئەو ئەختەری ڕەشۆڵە بەوە ناوی دەرکرد کە داکۆکی کردووە لەو بارودۆخە نالەبارەی بەرامبەر بە شێ مەحمووکە بکرێ یعنی حکومەتیش باش نەبوو هەر لەو سەردەمەوە خەڵک زۆر بەشداری ئەو خۆپیشاندان هەر لەوە نەبوو هەرچی شاری سلەیمانی شوێنی کەوتبوو شێ مەحموودیان زۆر خۆشەویست شێ مەحموود زۆر جەریء بوو زۆر تەشجیعی میلەتەکەیە کرد بۆ ئەوەی کە ئەو غەدرە قبوڵ نەکەن لەو سەردەم و بارودۆخ و نالەبارە تۆ باسی ئەوت کرد کە باوکت شوێعی بوو و شوێعیەکی کەمێکیش بڵێن ئەگە بڵێن توندڕە و لە بیر و باوەڕەکەی خۆیە ئەوە ینی لە چیەوە سەرچاوی گرت بوو پەیوەندی لەگەڵ شوێعیەکانە هەبوو ینی وەڵڵا شیوعیەکان خۆیان ئەچوون ئەیان ویست ئەندام پەیاکەن کەم بوون شیوعی کە سەر بیرم نییە کە شیوعی لە سلەیمانی نازانم ئەو کاتە بوو یان نا لە خۆمەوەڵێ بیرم نییە بەس باوکم چونکە شیوعی بوو شەوی ئێستا ناوی یەک دوانێک نامەوێ بیبم ئەوانەم ئەناسی دەوڵەمەنی سلەیمانی بوون ئەهاتن ئێمە ژێرخانێکمانە بوو لەگەڵ تابیعەیەکی بچکۆلیان پێبوو ئەچوونە ئەو ژێرخانە و لەوێ بەیاناتیان تقریبەن حتا 7:30 شەو خەریک بوون دە 12 بەیانیان تەبع کرد نەیانتوانی ئیستینساخ نەبوو ئیستینساخ شتیوان نەبوو بەس ئەبوایە بە دەست بیان نووسایەتەوە دوای ئەوە لێ ئەبوونەوە کوڕەکان ئەڕۆشتنەوە ئیتر باوکم هەڵیەگر ئەو بەیانانە ئەی برد بۆ پەیژەکەی ئەیە بە شانیە کۆڵانان ئەگەڕا ئەینووسان بە دیوارەکانەوە ئیتر زۆر ئێمە ئەگریاین 3-4 مناڵ بووین ڕۆحمان چۆمانەوە ئێستا باوکمانە کوژن و بە کوژراوی بۆمانیێتەوە ئیتر ساڵانی شەستەکانە ئەگەر لەبیرێ بێ بەخوا شەستەکان نازانم ساڵی چەند بوو بەخوا یعنی زۆر مناڵ بووم ئەوسا زۆرە بەس ئەترساین و ئەلەرزین و لە پەنا دایکمان هەر ئیتر ئومێدمان دایکمان بوو نەشمانەوێرا دای حەمە بزانیە حەیای ئەبردین ئەی کردینە کۆڵان ئیتر لەبەرەوە زۆر جاری وا بزانم گرتویانە لەسەر ئەو ئیشانەی هەر زۆر گرتویانە ئەرێ وەڵڵا هەر ئەو نەدەزانی ئێوارەی وا هەبوو ئەهاتەوە ئەیوو حیزب توێتی خۆ تەسلیم کە ئەو هێلکانەم هێناوەتەوە بیکوڵێنەوە ئەوە نازام چاکە و ئەوە چاکە خێرا پاروێکم بەرێ ئێستایەن ئەمگرن وەڵا کە هاتن دەستیان بە ئاسن بوو دەرگاکەمان مشەبەک بوو کە دەستی پۆلیسەکەمان ئەدیبەوە هەموومان ئەبووین بە شەقشەقە بەخوا من ئێستاش لە پۆلیسە ترسم لەو ساوە کە ئەهاتن ئاوا ئەیان بەر باوکم زۆر ناخۆش بوو کەسە دەبیر نییە لەوانەی کە لەگەڵیا ئیشیانەکە باسی دەوڵەمەنگەکانەکە دەوڵەمەنگانەش لەگەڵیان بوون حەزم ئەرێ وەڵا دەوڵەمەند بوون و حەز ناکەم ناوی شەخص بەرم ئەترسم پیان ناخۆش بێ بیڵێم ئەگی نازانم کیان بوو بەس ئینسانی بەڕێز و ڕۆشنبیر و یعنی ئەوسا حیزبی شیوعی زۆر بەقووەت بوون زۆر بەتوانا بوون یعنی ئەوان بتوانن باوکم چی بوو یعنی دارتاشێکی بەسیت بوو بێنە لای ئەو تەسقیفیکەن و باوکم زۆر ڕۆژێ بەخوا سەقفەکەمان بە خام کردبووی ناو ئەو سەقفە پڕ بوو لە بەیانات و شتی باوکم زۆر معجیب بووە بە لێنین و ستالین و زۆری خۆش ئەرێ وەڵا ئیتر گەورەکانی خۆیان ئەی تۆ بۆ خۆت قەت نەچوومەکە هیچ ڕێکخراوێکی ژنان قوتابیان هیچ حەزم لێی نەبووە بەشداری چالاکی و شتیش ناکرد چالاکی هونەری کە جارێک بیستم مەکاڵێن چووی ماڵی محافزە داوەتە بەربەردەوە بۆچی ئەوە مناڵ بووین بەخوا ئەوە مناڵ بووین
ئیتر هینە بەردمان کردە توورەکەوانە عەبامان نا بەسەرمانە و پەچە و تەلەبەی متەوەستە بووین وەڵا بەبەردەمیە بە بەری ئەو بەرەوە ڕۆیشتم باوکم زۆر زیرەک بوو وەڵا کە هاتەوە وتی وا ئەزانی عەبابەی بەسەر تا و پەچە بگریتەوە نازمەوەتم با نەشکێنم لە ناو ئەوانە من پێم وتوی نابێ حیزبایەتی بکەن ئیتر وەڵا چوین ماڵی محافزمان بەربەردەوە هیچمان بە هیچ نەکرد عەباکانمان تۆپەڵ کرد و خستمانە بن دەستمان و هاتینەوە ئەی بۆچی باوکت وازیەنە ینی بۆ وازی لە ئەزانی بۆچی وتی من 3-4 مناڵم هەیە لە ڕەفیقێکی هەبوو ئەوی شیعی بوو لە کەرکووک بوو ئەوی 4-5 مناڵی هەبوو گیرا ئەو کە ئەو گیرا ئەم چوو بۆ لای حیزبی وتنوتی ئەوە فڵان کەس چەند دەوری هەبوو پیاوێکی قارەمان و واوە گیراوە ماڵ و مناڵی وا لە برسامرن ئێوە شتێکی بۆ ببڕنەوە وتیان شتیوە لای ئێمە نییە هەج کامێکتان بگیرێ ئەبێ خۆتان مشوری خۆتان بخۆن وتی ئەی سبەینێ منیش بگیرم ئەبێ وابێ وتی تۆچی و ئەو چیە و هەموو عینەشتا وەڵا وتی بەخوا ئیتر لە ئێستاوە تەواو وازی لە حیزبی شیوعیە نا سەرمان سووک بوو کەوتینە هار زۆر کەوتینە سەڵتەنەتەوە ئەرێ وەڵا زۆر بەتوانە بوو باوکم زۆر بەقووەت بوو ئەرێ وەڵا لە دوای ساڵی 61ەوە بە تایبەتی کە شۆڕش دەست پێکات و حیزبی بەعس دوای ئەوە دەزەگرن بەسەر حکو ینی دەسەڵاتە بە تایبەتی لە سلێمانی زۆر ینی بە توندیە چوونە سەر خەڵک ئەزیەتی خەڵکیانەدا و بە تایبەتی تریش لە ساڵی 63 کە منعەتە جەولەکەی سلێمانی بەناوبانگە چیت لەبیرە لەسەرەوە هیچ لەبیرە ئەوەی چی کرا ئەو ڕۆژەی کە منعەتە جەولەکە کرا چی بوو؟ وەڵا ئەوەی کە بیرمان بێ ئێمە هەر مەئساتی ئەم میلەتە بووە هەر نەکبەت بووین ئەم میلەتە هەر قەت مرتاح نەبووین یعنی ئەوە بوو کە نەیانە ئەچوینەوە بۆ مەکتەب هاواریان نەکرد ئەوی بچێتەوە مەکتەب قاچیە بڕینەوە ئەمە پێشمەرگە مەسەڵەوە ئەوانیش ئەی و ئەوی نەچێتەوە مەکتەب ئەی کوژین و واوای لێکەین و فەسڵیەکەین و چیە ئێمە لە بینی ئەم دوو جیهەتا زۆر ینی وەزعمان زۆر خراپ بوو نەکار و کاسبی ما بوو وەزعی ئەم میلەتە بەگوێی چێتان نەکرد بەگوێی پێشمەرگەتان نەکرد یای حکومەت مەمانزانێ لایەکی تۆزێ باشترە لەوی کە یعنی نامان کوژی و هیچمان لێ ناکەن بەگوێی ئەومان نەکرد لە 60ەکانە پێشەوەی تۆ بچیتە پەیمانگا و بچیتە بەخاو ئەوانە چالاکی هوەری وشتیوە هەبوو لە سلێمانی بەتایبەتی هەر زۆر هەبوو ئێستاش ئەوە تا هۆڵی ئامادەی سلێمانی کوڕان ئەزای من چەند بووم یعنی قەراغی عەباکەی دایکم ئەگەر هەرچی شانۆگەرەیەکە بوو ئەچوون هەرچی سلەیمانی ڕوویان تێ کرد منیش قەراغی عەباکەی مەگرت و هەر شوێنیە کەوتم ئەچوین بۆ ئەوێ زۆر چالاکی هەبوو زۆر ڕۆشنبیر بوون بەبێ ئەوەی نەمەعهەدێکە بێ نەپەیما ئەکادیمیەکە بێ نە کۆلیجێکە بێ لەو بوارەوە خۆیان زۆر ڕەفیق چالاک هەزار ڕەحمەد لە گۆڕی لە هەموو عمرما لە بەغا دیم لە کولیە بووم وتم تو خوا مامۆستا یعنی ئاواتم ئەوەیە یەک دەور لەگەڵ تۆ ببینم وتی چی بکەم وتی من تەمەناکەم لەگەڵ تۆ بم بەڵام ئەم دڵە ناهێڵێ دڵی نەخۆش بوو وتی ئینفعال کەم یەکسەر لەسەر تەختەکە ئەمرم ئیتر بەڵام چی یعنی لەوە ئەو کاتە لە 60ەکانە زیاتر خەڵک گوێی لە دەنگی چیەگەن گۆرانی و ئەوانە هەبوو شای و هەڵپچوزانم کۆمەڵ هەبوو ئیتر دەنگی چیە زیاتر گوێری ژیرا خەڵک ئەوەی لەبێ تۆ بۆ خۆ گوێ لە دەنگی چیەگەن وەڵاهی هی ئێرانەکان هەبوو خۆش بوو زۆر ینی باسی ئەوە عەرەب کورد هەرچیەک بۆ بوایە خۆش بوایە گوێمان لێ ئەگەرانێوەڵا کەریم جەماعەتی کابان کەریم کابان و دراوسێمان بوون زۆربەی شەو هاتنە ماڵی ئێمە لەگەڵ قار کابان و لەگەڵ کاکەریم و ئیتر حتا حەونیوە شەو گۆرانیان بۆ وتین دەرخۆ تەلەڤیزیۆن و شت نەبوو ئەووەڵ جار دوایی تەلەڤیزیۆن پەیا بوو تر خەڵق سەر یۆسەبانەکانمان ئەو سینەمای سیروانە دا ئەنیشتن بەڕێی سەیری تەلەڤیزیۆنیانە کرد باوکم بۆی کڕینز و
ئیتر زۆر پێیان خۆش بوو. ئەی قوتابخانە بە تایبەتی ئامادەی هەتا سنفی چەند تۆ لێرە لە سلێمانی خوێندە؟ هەتا ئامادەی ئامادە ئیتر کە ئامادەیم تەواو کرد. بەڵێ یعنی تۆ پێش ساڵی 68 بەمێ و پرسیارە بە ئاوا بکەم زانکۆی سلێمانی دامەزرا بۆچی نەچوویتە زانکۆی سلێمانی و بۆچی چوویتە بەغا؟ بەڵێ هەستام ڕۆشتم بۆ بەغا پێش ئەوەی زانکۆی سلێمانی دامەزرێ ڕۆشتم زۆر لەگەڵ ئەم برایی کە ئێستا لەگەڵمە گەڕین ئەو دەرەجەی من ئەو کولی کە دەرەجەکەی من قوبوڵکە زۆر گەڕین تەمریز هەبوو نازانم چی شتی ئەو من ناخۆش ئەو دەرەجانیان وەرەگرت. وەڵام منیش وتم ئەمانە ناچم مستەحیلە. ئەم برایشم زۆر لە من مناڵتر بوو وتی بەدیعبا نەڕۆینەوە بەدەستی بەتاڵ بە بگەڕین بزانین چ دەرەجەیەک وەرەگرن. وەڵا کە ڕۆشتین بەبەردەمی ئەم ئەکادیمیە سەیرەکەین وتم ئەمە چییە لە کوڕێکم پرسی وتی ئەم ئەکادیمیە دوو بەشی هەیە بەشی شانۆمان هەیە بەشی تەشکیل. ناوی چی بوو ئەکادیمیەت الفنونە جەمیلە هەر ئەومەی ناو بوو. ئیتر وتم بەشی شانۆ یعنی چی ئەبێ بەچی ئەو کەسەی کە بچێتەوێ تۆ نەدەزانی شانۆ هەر هیچ بە تەقەی سەرمەهات وتی وەڵا ئەبێ بە مامۆستایی ئیتر بەشی شانۆ یعنی تم جاکەی شانۆ هەیە تا ببم بە مامۆستایی وتی ئەبێ خۆت لەو مەکتەبەی کە وەرەگیرێ ئەبی بە مامۆستایی هونەر لەو مەکتەبەی وەرەگیری چالاکی بکەیت. ئیتر وتم ئێستا ئەتوانم یعنی بێمەژوو ئەی بەشەکانی کە وتی هەر بەشی تەشکیلیمانەیە تەشکیلی نەحت سیرامیک گرافیک ئەم ڕەسم ئەمانەمانە وتم ئەوانە نازانم نایەمە ئەوێ ئەمی کە بابزانم. وەڵا چوومە ژوورەوانیە هەزار ڕەحمەتی لێبێ مامۆستا ئیبراهیم جەلال خۆی ئەو لەوێ وتی ها باباتی ماماتی و نازانم چی منیش وتم هاتووم بۆ ئێرە چییە چی پێ ئەڵێن وتی ئەکادیمیەت فنونە جەمیلە بەکالۆریۆسە وایە وتی تۆ خەڵقی کوێ وتم سلەیمانی وتی کەواتە عەرەبی نازانی وتم با دەرسم ئەوسا دەرسمان بە عەرەبی بوو کاتی خۆی. ئیتر کتێبێکی یایە دەستم وەڵا کتێبەکەم هین کرد خوێنەوە دەنگم زۆر باش بوو وتی وای وەردە و ناکردی بە فەرتەنەیە گوتی تۆ زۆر زیرەکی زۆر باشی دەنگی زۆر مساعیدە بۆ ئەم بەشە ئەبێ هەر بێ منیش نازانم کە هەر خۆمم لە قیسمێکی گەورە ئافرەت هەر منم باوکە. ئیتر ڕۆژ هاتینەوە نەمزانی بە باوکم و وتم شتێکی باوکم لە من مسەقەفتر بوو بەخوا وتی قەیچێکە کچم بۆ ناچی ئەنی لەوانەیە ڕۆژێ بێ تۆ دەنگ و ناودار بی ناودار هەبێ. منیش وتم ئاخر ئەڵێ ئەبی بە مامۆستای سانەوی بەڵام بەشی تەمسیل و شتیوە من ئەو شتانە نازانم وتی ئەی بۆ چیە چیتە ئەوێ ئەخوێنی فێرت دەکەن. کەواتە باوکت هاندەر بوو لەوەی کە بچیتە و زۆر ئەو بەشە خاستان بەشی شانۆ. ئیتر وەڵا کە چووم و زۆریم سێهەم دەرچووم یعنی ئەخیرەن سێم یەک غەڵەتم کرد نەمکرد تەواویکەم کەسم نەبوو هانم باکە تەواویکەم ئەو ساگینە هەردوو شەهادەی بەکالۆریۆس و لەگەڵمان ماستەر و دکتۆرا کوڕێک لەگەڵمای ئەو سێهەم بوو کەچی ماستەر و دکتۆرای کرد. زۆر باشە جا حەزەکەی ئێمە پشوویەگەین و دوای درێژە بە قسەکان ئینشاڵڵا. دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆڵە دێن لەگەڵ خات و بە دیعادارتاش ئەکتەر و دەرهێنەر و شانۆکاری ناوداری کورد. خات و بە دیا حەزم کرد باسی چەند مامۆسایەک لێ پرسم بە تایبەتی زۆر جار باسی مامۆسا کامیل بەسی دەکەن. ئەو پیاوێکی نابینا بوو لەبەرە ئەو بوو کەوا بە ناوبانگویا بۆ خۆی پیاوێکی تایبەت و خۆشەویست بوو ینی هۆکارێکی تایبەتی هەبوو. مامۆستاگیان دووسێ سفەتی هەبوو کە شاز بوو لە ناو هەموو مامۆستاکانی کەی کە بینا بوون یعنی ئەیان بینی
ئەمما مۆستایە بە بەردەوامی ئەو چیرۆکانەی کە لە ژیانی خۆیان ڕوویدا بوو لە گرتنیەوە لە سجنکردنیەوە لە اختیڵاتی لەگەڵ نەخوێنەوارە یعنی شتی واقعی زۆر زۆری بۆ ئێمە باسە کرد کە ئێمە سوودبەخش بوو بە ئێمە کە چاوی لێ بکەین و بیری لێ بکەینەوە بتوانین ئەو فەرمودانی ئەو کە قسەیە کرد ئێمە تەنفیزیکەین. جارێکیان باسی ئەوەی کرد ئەو زەمانەیە بوومە لەرزە زۆر زۆر هەبوو. اینجا تازەش چوو بووینە ئەم ئامادەی سلەیمانی کچانەوە سێقات بوو خوشکەکەی لەگەڵی ئەهات دائیمە لەگەڵی ئەهات تەسلیمی ژوورەکەیە کرد و هەتا جەڕەسی لێ هاتەوە دەسیەگرت و ئەی بردەوانێ لەگەڵ خۆی. زۆر شتی باشی بۆ باسەکردین کە لە ژیانی گەنجایەتیمان زۆر سوودمەند بوو بۆمان. وەڵا کە خوشکەکەی ڕۆی ئیتر ئەترساین ئێمە هەر چاوەڕێ بووین بوومە لەرزەکە ڕووباتەوانی وتمان مامۆستا مەترسە ئەم جارە ئەگەر ڕوویە ئەگەر زانیومانە ئەو هینە مەکتەبە ئەڕوخێ بەسەرمانە هەتا دەستی تۆ نەگرین ناڕۆین بەجێ وتی ئەمە زۆر شتم بیرە خاتەوانە وتی باباستان بۆ بکەم لە سجن بووین هەموو برادەرەکانم ئەیان و مامۆستا ئێمە ئەوە قەرارمان ناوە لە ژێر ئەرزەکەوانە بە ژێر بناغەکە یەن بۆ ژوورەکەمان یعنی هینەکەن ئەی ڕوخێنن ئەهێنە دەرەوە تونێ لێگلێ ئەیەن بەویە هەمومان لە ساعەی سفرە هەمومان لەوێ و ئەڕووینە دەرەوە ئەی و شەڕ بوو لەسەر من ئەوەی و من دەسیەگرم ئەوەی و من دەسیەگرمەوە وتی وەڵا ئەومەمان نەزانی بوو ئەو کارەساتە ڕوویە وتی بەڵام هەر یەکە ئەم دەمی ئەویەگر ئەو دەمی ئەویەگر کە نوتەقنێن با پێمان نەزانن تاکو بەو تونیلا بڕۆین و بچینە ناو لۆرێکەوە وتی وەڵا ڕۆشتین و بەقنە خشتی و بە گاگۆڵتیە ڕۆشتین و گەیشتینە هێن لۆرێکە تی سواری لۆرێکە بووین و وتی پیاوێک لە پێشی پێشەوانێ یعنی لە پشتی لۆرێکە لە پێشی پێشیەوە هاواری کرد ئەی نامەرتان نەکەن کوڕینە وتی خۆ کامیل بەسیرمان بیرچوو وتی هەموو ئەو وتی ئەی ڕوومان ڕەش بێ ئەو وتی ئەو نازان وتی قسەیان کرد و ئەمانە تی لە پێشی پێشەوە وم لەوێ لە ناو لۆرێکە وتم خەمتان نەبێ ئەوە لە پێش ئێوەوە سواری لۆرێکە وتی ئۆخەی ئۆخەی ئەوتی ئۆخەی ئەوتی ئەوتی زۆرم شتیوە ئێستا وەعدتان ناوە بڕواتان کەموتی هەتا ڕۆح ئەمە نەخۆشەویستە خۆت ڕزگارکەی پێش هەموو کەسێکەکان دارێ وەڵی تر ئەوە وازمان لێ ناو هینمان کرد داوای لێبوردنمان لێ کرد خات و بەدیعەتۆ لەسەر ئاستی کوردستان یەکەم کچی کە لەو ئەکادیمیای بڵێن هونەرە جوانەکانی بەغا ئەخوێنیت ینی پێش تۆ کەسی تر نەچوو بوو هیچ پێش من بەڵێ کچی کورد مەبەستم کچی کورد نییە شتیوانیە تۆ یەکەم کەس پاش 10 ساڵی کەش کچێکی کوردم هەر نەدی هەر تەخەڕوجم کرد نەمدی کچێکی کورد بێتە ئەوێ بەس ژنێکی عەرەب هاتە بوو پێش من ناوی سومەیە بوو قەت ئەو ناوە کۆنانەم بیر ناچێتەوە 3 مناڵی پێ بوو خۆشی کورتە باڵایەکی قەڵەوی زل هات لە حەوشەکە دانیشت مناڵەکان بە دەوریە ئەموو ئەمە چییە ئەیوو هاتووە بۆ بخوێندن بەو نەوعی تەواو کرد مهمەویش یەکەم بوو لە عێراق ئەویش لە عێراق بوو بە یەکەم ئەرێ وەڵڵی ئیتر بەس لە کوردستانە من یەکەم ئافرەتی کورد بووم کە زۆر باسی ئەو مامۆسایەکەی مامۆستا ئیبراهیم جەلال ئەم مامۆستا ئیبراهیم جەلالە دیارە لەوە چێ خۆشەویستیشی بۆ کورد هەبوو بێ یاخود کوردی ئەناسی چونکە دەنا بۆچی هانی تۆ یاراکە بەردەوام بیت و خوێنیت و لەگەڵیان نابمێنیت باڵێ زۆر زۆر هانیە من بەهۆی مامۆستا ئیبراهیم جەلال و مامۆستا جەعفەر عەلی کە ئەویش زۆر زۆر هانیام و زۆر زۆر خۆشیەویستم بەس ئەوەی ئەوان کە چاکەیان بەرامبەر بە من ئەکرد ئەوە منیش ینی بوو بووم بە کرێکاری قسمی مەسرح
ئەچوم ژوورەکانم ئەماڵی ئەچوم تەختە و دار و بەردەکەم پاگە کردەوە ئەچ لە جیاتی ئەوەی لەگەڵ کوڕێکە قۆڵکەم بە قۆڵیا و لە ساحەکە هات و تۆ بکەم ئەبەت کوڕ هەرنەی وێرا بێ بەلامە کوڕەکان زۆریش بوون 20 کەس لێمە ترسان بەخوا لێمە ترسان یعنی وا خۆم نەئەیا بەدەستەوە چونکە باوکم یەک وەسێتی بۆ کردم وتی بەدیعە یەکەم کەسی لە عێراقە تۆ کەم نیت دوای ئەوە لە ناو کوردستانە ڕجال لێ ئەەکەم ئەوە شەرەفی خۆم ئەیەمە دەستۆ ڕووم ڕەش نەکەی بە ئارەزوی خۆ بخۆ پارە خەرجکە چی هینەکە بەس ئاگای لە شەرەفی خۆ بێ چونکە کە یەکە ڕەتە بەشەر نەزڕێ کە زڕای تەواو ناگەڕێیتەوە جێ خۆ وە کەسیش تا ئێستا ڕێگەی کچی خۆی نەیەوە بچێتە ئەو بوارەوە من ڕێگەی تۆ ئەم مامۆستا ئیبراهیم جەلالیش قوربانی ئەو قەبرە بم کە تیا بوو بەچی هانیام وتی بردمێ ساحەکە سەری ئەو سەر لەسەر بەردێ کردوکمان دانیشتین وتی وەرە من ویستم واز بێنم زۆر بێزار بووم زۆر ناخۆش بوو لە ئەوەڵەوە من نەمەزانی کە شانۆ چییە و هین چییە هەڵسار لاسایی حیوانێ بکەرەوە هەستە لاسایی شتێکی جامد بکەرەوە هەڵەسان کوڕەکان یەک بە دوایەکە منیش ئەتوام و هەر جێگە نەبوو نازام لەسەری دانیشت چی پێوتی یعنی ئەو شتانە دوای باسی ئەوەت کە دوتە بەیە کۆچوین لەسەر بەردێک دانیشتین و لەسەر بەردێ دانیشتین و قسەی بۆ کردم و وتی کچی خۆم یەک قسە و پێ ئاڵێم من تۆم لە یەکەم دەقیقەوە کە دی تۆم خۆشویست من مقابلەم کردی من وەرم گرتی ئەمانە وتی بەڵام تۆ ئەزانی لە چ میلەتێکەوە لە هاتووی تۆ نوێنەری ئەو میلەتی کوردەی کە ساڵەهای ساڵە ئەو ڕۆڵانەی ئەکەونە عمری گەنجێتی بەو شاخ و داخەوە سەرینی نەرمیان بەردێکە خواردنی ئەوان هەموو ئەو شتانی کە لەو شاقانە کۆیەکەنەوانی ئەو یعنی خواردەمەنی گژ و گیا و ئەمانە وتی ئەو خۆی خستۆتە ئەو ڕەزالەتەوە بۆی داکۆکی لە مافی تۆ بکە تۆ ئێستا خۆت بەو نازانی کە تۆش ببی بە دایکی ئەو ڕۆڵەیە یەک هەستی نەتەوایەتی مەڵسا یەک بووم بە حیزبیەکی زۆر کەم یعنی ئەو تەئسیرەی ئەو پیاوە لە منی کرد قەت شتی وام نەدیوە وتم مامۆستا وتم چی بکەم من باشە وتی بە قسەی باوکی خۆ دەکەی وەرەوە پۆل وعدی شەرەف بێ هەتای نەیە خەم نەگری بڵێ هەڵم سێنە و منیش مەشهەدم هەیە و منیش شت ئەزانم وتی قەت پێ ناڵێم وتی بەڵام وەرەوە پۆل وتم بەسەر چاو هەر ئێستا هەر عینەندەقە قەنەعەتم کرد ڕۆشتینەوە بۆ هەر گەیشتینە بەر ژوورەکە بچینە ژوورەوە ئەمەی چاکەتەکەیم کرد وتم مامۆستا هەتا من ماوەم قەت تەمسیل ناکەم وتی مەیکە من پێم نەوتووی بیکە ئەویش دەرسی سەرەکی ئێمە تەمسیل بوو ئەوایە هەموو دەرسێ مەشەدێکمان بەهر نرخێک بوو ئەوەی ویست کە تۆ بمێنیتەوە لەگەڵ بۆ ئەوەی بمێنمەوە ئەیتر نازانم پیاوی وا قارەمان و پیاوی من مامۆستام زۆر دیوە بەڵام وێنەی مامۆستای ئیبراهیم جەلال هەر نەبووتەوە هەزار ڕەحمەت لە گۆڕی باشە ئەو کاتە لە قوتابیە کوردەکان کورد ئەو کاتە مامۆستا ئەحمەد سالار لەوێ بوو بەڵێ بەس ئەو لە شعبەی جین بوو بەس ئەو کوڕە ئەو مامۆستا ئەحمەد چەند کوڕی باشە و عایلەی باشە و وەڵڵاهی ئەو 4 ساڵە 4 قسەی لەگەڵ نەکردم ئەحمەد سالاری خۆم ئەی چی ئەیە ڕۆنەیە و ئەم زەعیفەیە هاتووە ئەمیش کوردە با بچم بزان پارەی پێشتێکی ناوێ هیچ هەر نەهات بەلامە ئەرێ وەڵڵا ئیتر ئەو ناهات من لەو خۆم بە گەورەترە زانی ئێستا ڕەفیقمە ئێستا بۆ چیمە بەڵام مامۆستا مادام هەر باسی واکەین هەندێک شت هەیە ڕەنگە پەیوەندی بە ژیانی تایبەتی تۆ هەبێ بەڵام ئێتر تۆ ئازادی لەوەی وەڵام بەیتۆ یانەیەیتەوە بەڵام من بیستومە کە ئێوە لە پەیوەندیتان هەبووە و یانی یەکترتان بینیوە و باسی واکەن کە پەیوەندی خۆشەویستیتان هەبووە لەگەڵ مامۆستا ئەحمەد سالار ئێستاش خۆشمەوێ ئێستاش ڕۆح و چاو و گیانمە یعنی ڕەفیقی باش کوڕووکە چییە ئەوە کوڕە نابێ خۆشم بێ و ئەوە کچە ئەبێ خۆشم بێ
کچەکان ڕەنگە تەعەنمانەکەن زیاتر و کێشەیان بۆ ئەناینەوە باشە بەڵام خۆشەویستی من مەبەستم سۆزداری ژیانی شتێکی وە هەبوو لە بینتانە نەبەزاتی خوا ئەوی ئەمە نەبەری بوو لەو ناحیەوە ئەمە اینجا خۆزگە ڕۆژێ لە ڕۆژان ئەو غەڵەتەی بکردایە بیوتە خۆشمەوێ حەز دەکرد پێ بڵێ ئارێ وەڵڵا ئەی تەبعان یعنی وێنەی ئەو کوڕە نازام لای من وایە یا لای زۆر خەڵقانی کەش وایە یعنی بۆ بەڵام من خۆ ناچم سواری ملی بم بڵم تۆم خۆشە خۆشمەوێ و برا ئێستا ینی مامۆستا و کاتە بە قسەی کوردەواری ئەڵێ کە یەکێکی خۆشە بێ بڵێ یا برامە بە برام بێت تۆ بەزواز لە براوینەکان بێنە بەڵام تۆ حەزت دەکرد مەسەلەن ڕۆژێ مامۆستا ئەحمەد سالار بەهاتایە بیوتە بەدی عەدارتاش من تۆم خۆشەوێ واللهی خێرم بۆ کرد خێرم بۆ کرد ئەی کوڕی وام لەکوێ دەزەکەوت چۆن ئەنی زۆر کوڕی چاک بوو زۆر محتەرەم بوو زۆر بەڕێز بوو ئیتر بەس قەت هینێ لەوێ ڕەفاقەتی نەکردوم ئەو 4 ساڵە هیچ ڕەفاقەتمان نەبوو بەس لەسەر بڵێم نازانم لە ئیشێکی شانۆیی کە چوین دانیشتوین مەرحەبایەکمان کردبێت تەواو یعنی ئیتر هیچ بەس کچ باوەڕ ناکەم ئەو کچانەی کە ئەڵێن نەوەڵڵا و نەوەزەن بەوەی نەبی من کوڕێکە تەمە نامە کرد ئەوە برام وایە بڵین لە مەفهومی کوردەواری بڵی برام بێ ئەوە زۆر باشە بەڵام قەیچێکە ینی ڕەفیقم لەگەڵم وایە کەواتە مامۆستا بۆی ئێمە باسی زۆر شتی ترەکەین بەڵام من لە پێشەکێکە شاوتم تۆ هەموو ژیانی خۆتی کرد بە قوربانی پیشەکەت هۆکاری ئەوە بوو کە تۆ نەچوویتە پرۆسەی یاخۆ بە کوردی خۆمان کاڵێن شوو نەکرد ئاخر ئەرێ بەخوا ئیتر نازانم هۆکاری ئەوە بوو ئەوە نەبوو بەس من لە ماڵەوە زۆر بوو ئەرێ وەڵڵا هەم بووە بەڵام هیچیان بە کاڵکی فرسێ نادن بەس تۆ وازامی یەکێ لەوانە خۆت حەزت کردووە بەڵام دوایی ڕەتی کردوێتەوە بۆچی هۆکاری چیەکە سێ حاوەلیان بۆ کردوم یعنی بۆ خۆم نانیان چی جورئەتی هەبوو بڵێ بەدیعا پێی خواردانەوە بەخوا سەریم هەڵەکەن لە ڕێگەی مامۆستا جەلال عەزیزەوە ئای قوربانی بم کاک جەلال من نازانم فەرقی بەینی ژن و پیاو ناکەم لە ناحیەی ئەوەی باشە ئەو هەموو خوازبێنی هێنا بۆت بەڵام بە قسە ناکرد ئاخر تواشتی شەق و شڕی بۆیان جارێکیان تەلاقی خواردەوە وتێتی ئەڵە تۆ ئەڵەی نێرەموشی تۆ چی ئاخر جارێ وتی ئەڵەی تەلاق بخۆم کە تۆ ئەو شەی زۆر ناشیرین بوو بم کاکجان لە تۆ چی سەقەت و سقوت و ناشرینە بۆ منی کۆکەیتەوە یعنی لەسەرەوە بوو کە حەزم ناکرد ئەوانە ئەزانی چی کە من چوومەتە حەج دائیرەیە حەج شوێنیە کوڕی لێ بۆکو کوڕی خۆم سەیرم کردووە تەمەنی هەبوو بۆکو برای خۆم یعنی ئەوانە کە لەگەڵمان بوون مۆسیقارەکان ئێستا ئەم بەزمەی کە پێم کرا ئەحمەد سالار هین ئەنوەر قەرافی تەلەفۆنی بۆ کردم یعنی ئەو نەوعانە بڵێن بچۆ بمرە ئەمرم خۆ هیچیشم لەگەڵی نییە و خۆ هەر ئەوەیە پیاوێک بووە هونەرمەندێکی بەڕێز بووە و ڕێزی گرتووم لە پیشەکەی خۆما و یعنی ئەوانم هینم کردووە یەکەم شانۆگەری کە بەشداری تێیا کرد کەی بوو هەر لە بەغا بوو یا لە کوردستان یەکەم شانۆگەری ئای توخوا کوڕ هەمویان مردنەوە سەرەی منی شاتووە ناڕۆم هین مدیری چالاکی قوتابخانەکان کە ئێمە ئەو ساڵە لە ساڵی 72 وابزان من تەخەڕوجم کرد عینەن تاس و عینەن حەمام تەقەشوفە بوو پارە و مەعاش و تەعینات و هیچ شتێ نەبوو منیش چووم بۆ لای سامێفەنی یەخوا دەئەوە عمری بێ ئەلحەمدولێللا ئێستاش هەر بەردەوامە و ماوە مدیری تەربیە بوو بەڵام وێنەی نەبوو لە پیاوەتی و لە شەهامەت و شەخسیەت و ئینسانیەت و زمانخۆشی کە تەخەڕوجم کرد چوون بۆ چالاکی قوتابخانەکان وتم ئەنوەر تۆفی خوا عافوی کە ئەو مدیری چالاکی بوو وتم ئەوە یەکەم ئافرەتی کوردم لای خۆم ئەکادیمیم تەواو کردووە و من سێهەم بووم ئەوە دەرەجەکانم هەمووی دەرەجەینەوە و 100 بوو
وتم ئەوە بۆیە هێناومە من تەمەڵێک نەبووم یعنی هین نەبووم دوای ئەوە بەس یەک کاغەز بنووسن بۆ بەشی شانۆ بزان چی بە من ئەڵێن ئوستازەکان ئەم منە منیا خۆشەویست ئەم منە یعنی بڕوا ئەەکەی خۆشەویستی خۆت بەدەست قوتە ئینسانێکی بەڕێز بە یعنی مخالەفە مەکە جاریشان ئەوەشم بیر نییە بۆ دەگەڕمە ئوستاز کە ئەو فلیمەی کرد لە کوردستانە منیک تیانی چی دەورێکە بۆ خۆت داناوە و ناوی خۆت ناوە ئەو دەورەم هەیە وتی تۆ لە من زیاتری جعفەر عەلی ئوستاز جعفەر عەلی نێرگز بووکی کوردستان ئەوەی کرد ئەو فلیمە لە کوردستانە ئەوە یەکەم فلیمە چونکە من ئەو کتێبیان لەسەر دەرکردم ئەڵێ یەکەم فلیمی کوردی بەدیعە کردوێتی دایکی شانۆ فلیمی کوردیە کەواتە بە ئەو پرسیارەکەم بۆی لە بیرمان نەچێتەوە من بیرم چۆ پێوتم تۆ باسی مادام باسی مامۆستا ئەنوەر تۆڤیت کرد ئەمە زۆر جار باسیەکەن بە باسی کەسایەتێکی زۆر تایبەت بوو خەڵقی بادینانیش بەڵێ کەواتە دەورێکی چۆنی بوو لە سلێمانی بە تایبەتی لە بواری شانۆ و دەرهێنان و پەروەردە و ئەوانە تەشکیلی بوو بەس ئەو نەتەمۆحی هەبوو هەر سێ بەشەکەی پەلامارە بوو بوو بە ڕئیسی ئەوان ئیشیشی تیا کرد ئیتر وتی من وا خەریکم بازرگانی ڤینیسیا هینەکەم ئیخراجەکەم وەرە ببە بە موساعیدم وتم نەکبەت من چیم تیا خوێنووە لەمانە تازە یعنی لە خەیاڵی خۆمە بەس هەرە میست بڕۆمە دەرەوە خەریب و شێت بم ئەو هەموو چالاکیە جاریوە لە سێت بەم بێزمانی خۆم لە سێ چوار شانۆگەری تەطبیقی تەلەبە هەبوو لە سنفی چوارە تۆ بەشداری کرد لە شانۆگەری بازرگانی ڤینیسیا بەڵێ لەوێ ئەوە ڕسمشتم هەمووی هەیە ئیتر وەڵاوتم وتی ببە بە موساعیدم ئەوم پێخۆش بوو کە وتی ببە بە موساعیدی من دەرهێنەر بەڵێ وتی بۆ ئەوەی شارەزابی ئیش لێرە چۆ نەکرێ و یەکەم وەڵاهی هاوکاریکی باش بوو کردمی زۆر ئیسیفادەم لێ کرد لەو تەجروبەیە خۆم ئیشم زۆر کردبوو بەخوا لە هینە نازام شانۆگەریەک زۆر ئێستا پیر بووم شتم بیرە چێتەوانە یەکەم ئافرەت دەرچووم بە باشترین ئەکتەر لەو میهرەجانە هەمووتی ئەو کچە ئوردونیە زۆر باش بوو هەموو هینیان بۆ من هەستانە سەر پێ و چەپڵیان بۆ لیام خەڵاتیان نامێ یعنی نەڵێم بەدەمی خۆم زۆر دەوری باشم ئەبینی بۆ ئەوەی بڵێن کوردێک ئاوایە عەرەبەکەش هەموو دەبەنگ بوو ئەرێ وەڵڵا ئەی سەردەمێک لە ڕادیۆژی شتان کرد ئەوە چی بوو ڕادیۆی بەغا ڕادیۆ بەغا ئەوە هەر هین ئەوە لە نەکبەتی و بێپارەییمان پارەمان نەبوو ئەگەڕین بۆ ئیشێ پێەکەین ئیتر مامۆستا سالار وتی وەرە پێ و بڵێم ئەچم لەوێ هینێگەکەمەوە وەکو تیپێک ئێمە ئیش ئەەکەین بۆ ڕادیۆ تۆش لەگەڵمانە بەوتم وەڵڵاهی مەمنونیشتان 15 دینارمان وەرەگر ئەممەنە زۆر بوو 15 دینار هەم 5مان ناخوارد کۆمانە کردەوە کە تەخەڕوجم کرد کەواتە لەوێش ئەوکو شان بڵێن بەدەنگ شانۆتان بەڵێ بەدەنگ ئەو تەمسیلیانەی کە ئەکراش دەکرا ئەمانوسی وەڵا زۆر بووین هینی کولیەی ئاداب کوردیمان لەگەڵ بوو تەلەبەی ئەوانیش هەموو سوالکەر و داماوەکان بووین تیپەکەتان ناوی چی بوو لە بیرن نەماوە خوایە نەماوە نازانم هەر تیپی نازانم دەمێکم زۆر کەس تۆ ژواڵی دەڵێیت کە ساڵانی حەفتاکان بە ساڵانی سەردەمی زێڕینی هونەر و شان و زمان و ئەوانە بە تایبەتی دوای ڕێکەوتنامە 11 ئازار ئەو 4 ساڵە ئەو 4 ساڵە کە ینی ئاشتی هەبوو چی بوو بۆ ئێوە بۆ هونەرمەندان بۆ شانۆکاران بۆ زمانی کوردی بۆ ینی ئەو 4 ساڵی ئاشتیە چ کاریگەریەکی هەبوو ئەو 4 ساڵە کە ئەو کارەی کە پەیمانگای هونەرە جوانەکان کردیان یعنی هەموو ساڵیە چالاکیان زۆر جوان ئەنوان ئەوە بوو میهرەجانمانە کرد بە هەموو کوردستانە تەعمیممانە کرد کێ ئەیەوێ بەشداری بکات لەو میهرەجانە بە دەقەکەی بنێرێ بزانی چییە دەق هەموو دەقیان ئەنا لیجنەمان تەشکیل کرد دەقیان خوێنەوە
هەموو ئەو دەقە باشانەمان اختیار ئەکرد و ئەڕۆشتین کون و کە لەبەری دنیا ئەگەڕین پارەمان بۆ پیا ئەکردن میهرەجانێکی گەورەی سەرانسەری لە سلەیمانیە هەرچی چیمان قاعە هەبوو سوودمان لێ ئەبینی هیوا بوو قاعەی نەبوو لە سوچێکی کۆڵانێکایی کرد هەبوو لە حەدیقەیەکایی کرد هەبوو ئەو بەس چالاکی نەگاڵتە ئێستا کاڵێن پەیمانگا هیچی نییە یعنی زۆر خەفە دەخۆم باشە ئەوسا گیرفانمان بەتاڵ بوو نازام چۆنمان پیا کرد ئەچوین سواڵمانە کرد بەخوا لە پیاوی دەوڵەمەنەکان لە خەڵقان لە ئەنواع و ئەشکاڵ پارەمان کۆ ئەکردە و پەیامان کرد میهرەجان هەی میهرەجان ئوستازەکانی ئەکادیمی فنونی جەمیلە داعوەتمانەکردن ئەهاتن لە خۆشیە باوەشمان پیاکردن باشە ئێستا بووە داماوە جا من دوایە و پرسیارە لێ یەکەم کە ئێستا بۆچی وایە بەڵام لەو ساڵانەیە تۆ لە چ شانۆگەریەشی کە بەدڵی خۆت بوو بێ و بە ناوبانگ بوو بێ و بەشداریت کردوێ لە یاخود لە دراماکانە بەشداری نەکرد لە بۆ تەلەڤیزیۆن تەلەڤیزیۆن بەڵام لە شانۆە زۆرم کردووە بەخوا نازانم بیرم چوونەتەوە کوڕە پیری و دووسێ عیب یەکێکیان ئەوەیە کە بیرت دەچێتەوە نازانم هینم کرد بۆ میهرەجانەکە شانۆگەریەکم پێشکە چۆن هین تەحیەیەکە سەیریان چیم ئیش کردووە هەموو ئیشەکانتە هەمووی نابوو بەشێک لە ئیشەکان باشە ئێوە کە ینی لەسەر شانۆکە ئەویست خۆشەویستی وەکو خۆشەویستی ڕاستەقینە بەڵام لە دەرەوەی شانۆ تۆ دژی بووی نەدەهێشت کچ و کوڕێ دوو مەرحەبایی بکەن ناوەڵڵا ناتوانی نەقلی واقع بۆ شانۆ ناکرێ شانۆ خەلق و ئیبداع أخلق من لا شيء خلقي كو إبداعي تيابك أيكي شون نايك شانو قريه كما مستسالاري تيابو ئافرەت شەرابێنە هەموو ڕۆژێ ئەچوم دۆڵابێکمان دانابوو ئەچوم لە دۆڵابەکە ئەوە شەرابەکەیان لێوە عمال مەسرەحمان هەیە بۆ خۆی بیریان چوو شەرابدان ئافرەت ئەڵێم شەرابێنە چاوم لێدا گرشتمە کردن ئەوەشکە خوایە بێدەنگ بێ ئەم پیاوە پێن شەشێک لەگەڵی دانیشتوت شەرابێنە منیش چی بکەم خوایە هەرە چوومەوە چاوم لێ هەڵەتەکان وەنواشت کەلەی نییە تێنە ئەگەی ئەهی کەلەی نییە وەڵا هەروتی شەرابێنە شەراب چوومە ئەو هینەکە وەڕاکە ئافرەتێکمان هەیە لە مەعهەتینی پیاڵەی ئەشت چای تێ کرد پیاڵەکانی ئەشت چڵکاوی پیاڵەکانە مێنا بووی بوتڵەکەم برد پڕم کرد لەو چڵکاوە وەڵاوتی ئافرەت ئەوە شەرابە نێنە خۆی ترە مامۆستا سالار نایبڕێتەوە بە شەرشیە دەکا وەڵا چووم ئەو چڵکاوم بۆ تێکرد خواردیانەوە هەرێ بۆ ئەی چی بکەم لە چی لەکوێ بووی چی خۆ نازام کە عمال مەسرەح دای نەناوەتەوە لە جێی خۆی نازام بۆ کوێیان فڕیا بوو کوڕشتی وا شتی خۆشتە شتی ناخۆش و خۆش بە تایبەتی لە ژیانیەوە زۆر تایبەتی لە شانۆکانتانە جا ئێمە لێرە کۆتایی بە مەڵقەی بەرنامەکەمانینی لە ئەڵقەی داهاتوودا باسی کۆمەڵێشتی گرنگەکەین بە تایبەتی ئێوە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیدا ئامەزرێت و 14 ساڵ جەنابەت لەوێ بەڕێوە بەرەبیت و باسی ئەو دڕندەیەی حیزبی بەعەز لەگەڵ هونەرمەندان و خوێنەواران و تێکۆشەرانی کورد کە ئێوە بەشای خۆتان بینیوە باسی ئەوە ناکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان دەسپێرم. تۆ بۆچی بەشداریت کرد لە شانۆگەریەکە وەکو پیاوە ئەو هەموو پیاوە هەبوو ئەویست بەشێوانیش خۆی چی قسە بە کورد وتراوە بە ئێمە وتراوە و بێئەدەب کرای ئەنواع و ئەشکال سوکایەتیمان پێکرا بۆ ئەو پیاوە جوڵایەوە دەقێکتان لە کوردستان بە نەوعێک پێشکەشە کرد کە ئاچوونە بەها دەقەکەتانە گۆڕیوەتانکە بە شتێکی تر ئەوانە بەکاربێنی و بەرامبەرەکە و بکوژی بۆ ئێمە پێمان خۆش بۆ عەرەبێ بکوژین کوڕەیەکی گەنجی جوانی شارە زووری خۆمان قاچی هەڵهێنایەوە بۆ قادرمەکە بێتە ژوورە و کوشتە لەبەر دەرگای ئەوانە پیاوێکی بەعسی کوشتە
من ئێستا بەردرگاکەم سەو بکوژن من تووزانم کێ